نامی خۆی سلام علیکم ئایزاوە شەوی سافرەوەش حاڵ بیا دیدارەتەرەنەوە سەعبێتەری زمسانی ئامانی خزمەت تاپەی زیندۆکردەی و جەواچەکانمان کە ئینا فۆتیایەنە وەشەویسا هەر دەربارە و وەروی و سەردای و هەوای چیای و بەیسێ و ئین و عاچەوا گەرەکمانە قسەی کەرمی واچێما هەنێ ئین لوێنێ ئینە دلوایەنە خەریکا بلا دلێنێ جاوروانە ئێمەی هۆرامی زوان مشۆ هەڵدەی نازمی ئیواچەما بلا دلێنێ وەشەویسا ئینە کەویندیشپی بەرزۆ پەنەش ماچمی بەیسێ زمسانێکە ماڵۆچیۆرێ پەنەش ماچمەی بەیسی ئاڵۆچیەنێرێ هەر دلی زوانی هۆرامینە چیشی تەریچما هەن بازە ماپەنەش ماچا سێخچێ بازە تەریچ ماپەنەش ماچا بەرزەڵقێ جا ماڵام تۆ پە یەک واچەی ئێمە پە یەک چیوی یەری واچێ ماهەنێ پێویست مەکەرۆ ئێمە هۆرامی زوانیان زاڵە هۆرامی زوانی واچەوەڵا وەروبەرەکە ماوە چلوورێش ئاستێنێرێ یان چلوورێ شۆڕێ بێنێرێ چلوورێ سەروبانەکەمە وەرو ئانی جیای چلوورەی ئێمە بەیسە ماهن ئێمە بەرزەڵق ماهن ئێمە سێخچێ ماهەنێ جا زوانەکەمە پسە عەرزم کردی دێ واچە وەش هەنش یعنی کەلێنە وەش پەڕەشکردنە وەش پێویست شپانەیە نیە ئێمە چلوورەش پێوەست مێدەسی جا وەروانی وێ ماو زاوڵەکێ ماو گۆرە و گولانەما چێولای ئێمە ئینەما هەن ئینە پەنەهوچی و بەیسێ یان پەنەهوچی و بەرزەڵق یان پەنەهوچی و سێخچێ ئاگا ماچەنە بۆ واچەی غێرە هۆرامی نەوەز مێدەسێ واچەکە وێ ماوەز مێدەسێ زاوڵەکێ ما ئینیشا واچە پسە عەرزم کردی دێ جارە تریش باواچ و شاوە بەیسێ بەرزەڵق یان سێخچی هەر کامی ماچی مام هۆرامی زواننی مشکیلە نیە بەس عیبەکانن واچی چێش واچی چلوورێش ئاستێنێ سەروبانەکەمە چکە چلوورە چێشە چلوورە سۆرانی ئەوێ تازاندێ هین و ئێمەنیە سبسکرایب کەناڵەکە تاوی نەشۆ لایک و ڤیدیۆکە کردێ شێرێشا کردێ بڵاوێشا کردێ با فرەترین خەڵکی سفاڵشا چەنەکەرەوە فرەوەش حاڵ بێتی دیدارە نامانی خزمەتتا و شان نیشتێ